سڵاو بەڕێزان سەرگوڵ خودایانم لاپەڕەی حەوتان پێشکەش دەکەم لەگەڵمان بن. نوێترین راپۆرتی ئەحمەد شەهید باز لە زیادبوونی ئاماری پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە دەوڵەتی ڕۆحانیدا دەکات. ئەحمەد شەهید هەواڵنەری تایبەتی ڕێکخراوی نەتەوەیەکگرتوەکان بۆ کاروباری مافی مرۆڤ لە ئێران لە نوێترین راپۆرتی خۆیدا باسی لە زیادبوونی پێشێلکاری مافی مرۆڤ لە ئێران و بەتایبەت دوای هاتنە سەرکاری ڕۆحانی وەکو سەرۆکۆمار کردووە. لە نوێترین راپۆرتی ئەحمەد شەهید کە بڕیارە لە 69یەمین کۆبوونەوەی کۆمەڵی گشتی نەتەوەیەکگرتوەکان لە نیویۆرک پێشکەش بکرێت، نیگەرانی خۆڵی خۆی لەمەڕ خراپتربوونی بارودۆخی مافی مرۆڤ لە ئێران دەربڕیوە. ئەحمەد شەهید لە راپۆرتەکەیدا ئاماژەی بەوە کردووە لە کاتی هاتنە سەرکاری حەسەن ڕۆحانیەوە 852 زیندانی لە وڵاتی ئێران و زۆربەیان بە تۆمەتی محارەبە لە سێدارە دراون کە زۆربەی لە سێدارە دراوان شارۆمەندانی سەر بانەتەوە جیاجیەکانی ئێران بوون و زیاتر لە 8 کەسیش لە ماوەی ساڵی ڕابردوودا لە تەمەنی ژێر 18 ساڵیدا لە سێدارە دراون. راپۆرتێک لەم پەیوەندیدا بین و دێمەوەلاتان. نوێترین راپۆرتی ئەحمەد شەهید باز لە زیادبوونی ئاماری پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە دەوڵەتی ڕۆحانیدا دەکات. ئەحمەد شەهید هەواڵنەری تایبەتی ڕێکخراوی نەتەوەیەکگرتوەکان بۆ کاروباری مافی مرۆڤ لە ئێران لە نوێترین راپۆرتی خۆیدا باس لە زیادبوونی پێشێلکاری مافی مرۆڤ لە ئێران و بەتایبەت دوای هاتنە سەرکاری ڕۆحانی وەکو سەرۆکۆماری کردووە. لە نوێترین راپۆرتی ئەحمەد شەهید کە بڕیارە لە 69یەمین کۆبوونەوەی کۆمەڵی گشتی نەتەوەیەکگرتوەکان لە نیویۆرک پێشکەش بکرێت، نیگەرانی قۆڵی خۆی لە مەڕ خراپتربوونی بارودۆخی مافی مرۆڤ لە ئێران دەربڕیوە. دکتۆر ئەحمەد شەهید لە راپۆرتەکەیدا ئاماژەی بەوە کردووە لە کاتی هاتنە سەرکاری حەسەن ڕۆحانیەوە 852 زیندانی لە وڵاتی ئێراندا و زۆربیان بە تۆمەتی محارەبە لە سێدارە دراون کە زۆربەی لە سێدارە دراوان شارۆمەندانن سەر بە نەتەوەی جیاجیەکانی ئێران بوون و زیاتر لە 8 کەسیش لە ماوەی ساڵی ڕابردوودا لە تەمەنی ژێر 18 ساڵدا لە سێدارە دراون. راپۆرتەکەی ئەحمەد شەهید لە بەشێکی دیکەدا ئاماژەی بە خوێندن بە زمانی دایکی و جێبەجێکردنی بەندی 15 یاسایی بنەڕەتی وڵاتی ئێراندا کردووە و دەڵێت بە پێچەوانەی بەڵێنەکانی حەسەن ڕۆحانی هیچ هەنگاوێک لەو پەیوەندیەدا هەڵنەگیراوە. هاوکار ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەی لە نامەیەکی سەر ئاوەڵەدا بۆ حەسەن ڕۆحانی داوای لە ناوبراو کردووە کە بەڵێنەکانی خۆی لەمەڕ مافی مرۆڤ لە ئێراندا جێبەجێ بکات و دەرفەتێکیش بخڵکێنێت کە هەواڵنەری تایبەتی ڕێکخراوی نەتەوەیەکگرتوەکان بۆ کاروباری مافی مرۆڤ لە ئێران سەردانی وڵاتی ئێران بکات. ڕێکخراوەکانی کۆمەڵی مافی مرۆڤی کوردستانی ئێران، ژنێف، لێبوردنی نێونەتەوەی و چاودێری مافی مرۆڤ و 23 ڕێکخراوی دیکەی مافی مرۆڤ لە نامەیەکدا داوایان لە حەسەن ڕۆحانی کردووە کە ئیزنی سەردان بە ئەحمەد شەهید بۆ وڵاتی ئێران بدات. لەو نامەیەدا کە لە ماڵپەڕی ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیدا بڵاوکراوەتەوە هاتووە ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەی نیگەرانی خۆی لە ژمارەی لە ڕادەبەدەری دەست بەسەرکردنی شارۆمەندان لە سێدەرەدانی زیندانیان، هەڵاواردنی دژ بە ژنان و نەتەوە جیاجیەکانی ئێران، سانسۆر و کەپکردنی ئازادی ڕادەربڕین دەربڕیوە. ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەی ڕایگەیاندووە لە ساڵی 2005 زاینیەوە 7 جار بە فەرمی داوا لە حکوومەتی ئیسلامی ئێران کراوە ئیزن بە نوێنەرانی تایبەتی نەتەوەیەکگرتوەکان بدات کە سەردانی وڵاتی ئێران بکەن. بەڵام هەتا ئێستا ئیزنی سەردان بە هیچ نوێنەرێکی نەتەوەیەکگرتوەکان نەدراوە کە سەردانی وڵاتی ئێران بکەن. بەشێکی دیکەی راپۆرتی ئەحمەد شەهید جەختی کردوێتەوە لەسەر بارودۆخی زیندانیە سیاسیەکان و ئەشکەنجە و لێدانی زیندانیە سیاسیەکانی وەکو محەممەد سێک کە بوودوەند و سمکۆ خەلقەتی لە زیندانی ئەڤین و ئەحمەد شەهید نیگەرانی خۆی لەمەڕ ئەگەری لە سێدارەدانی چالاکانی سیاسی کورد و چالاکانی مەسەبی دەربڕیوە. لە درێژەی راپۆرتەکەدا هاتووە زیاتر لە 35 ڕۆژنامە نووس حکمی زیندانی درێژماوەیان بۆ بڕاوەتەوە کە برایانی کوردپور و عەدنان حەسەنپور لە ڕێزی ئەو ڕۆژنامە نووسە زیندانی کراوانەدان کە لە دەست بەسەریدان. هاوکار ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەی لە نامەیەکی سەر ئاوڵە بۆ حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئیسلامی ئێران داوای لە دەوڵەتەکەی کردووەکە بەڵێنەکانی سەبارەت بە مافی مرۆڤ لە ئێران جێبەجێ بکات. لەم نامەیەدا کە نوسخەیەکی بۆ عەلی خامنەیی ڕێبەری ڕژیمی ئیسلامی، سادق ئامۆلی لاریجانی سەرۆکی بەشی قەزایی و محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی ئەو حکوومەتە نێردراوە هاتووە کە دەوڵەتی ڕۆحانی دەبێت بەڵێنەکانی خۆی جێبەجێ بکات کە لە کاتی هەڵبژارنەکانی سەرۆکۆماری هاواری دەکرد. ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەی بەڕاگەیانی ئەم بابەتە کە ئێران لە ساڵی 2002 زاینی بەڵێنیدا لەگەڵ کۆمسیۆنی مافی مرۆڤی ڕێکخراوی نەتەوەیەکگرتوەکان هاوکاری بکات داوای لە حەسەن ڕۆحانی کردووە ڕێگا خۆش بکات تا هەواڵنەری تایبەتی مافی مرۆڤی ڕێکخراوی نەتەوەیەکگرتوەکان ئیزنی ئەوەی پێ بدرێت سەردانی ئێران بکەن.
لەم نامەیەدا کە ماڵپەڕی لێبوردنی نێونەتەوەی بڵاوی کردووەتەوە هاتووە. ئێران لە ساڵی 2005 زاینوە تا ئێستا ڕێگای لە هەواڵنێری مافی مرۆڤی ڕێکخراوی نەتەوە یەکدووەکان بەستووە و ئیزنی چاوپێکەوتنی بە چاودێران نەداوە و ئەم کردەوە بەڵێنەکانی تارانی لە ڕێکەوتنی ساڵی 2002، 2009 و 2010 پێشێل دەکات. ئەم ڕێکخراوەیە دووپاتی کردووەتەوە کە لە ساڵی 2005 زاینی 7 جار داوا لە دەوڵەتی ئێران کراوە تا ئیزنی سەردانی نوێنەرانی ڕێکخراوی نەتەوە یەکدووەکان بدات، بەڵام ئەم کاردانەوەیە تا ئێستا بە جێگەیەک نەگەیشتوون. ئەو ڕێکخراوەیە لە کۆتایی نامەیەکی خۆیدا باسی لەوە کردووەکە هاوکاری نەکردنی ڕژیمی ئێران لەگەڵ ڕێکخراوی نەتەوە یەکدووەکان بەڵێنەکانی تاران بە ڕێکەوتنە نێو نەتەوەیەکانی پێشێل دەکات و بەڵێنی هەڵبژاردنەکانی دەوڵەتی حەسەن ڕۆحانی دەخاتە ژێر پرسیارەوە. بەڵە خۆشەویستان، لەسەر دوایین راپۆرتەکەی ئەحمەد شەهید دەبێ بڵین لەو راپۆرتەدا ئاماژەبەوە کراوە کە لە دوای هاتنی ڕۆحانی تاکو ئێستا زیاتر لە 800 کەس لە سێدارە دراون کە بەداخەوە 8 کەسیان تەمەنیان ژێر 18 ساڵ بووە. ئەو ئامارە نیشاندەری ئەوەیە کە ڕێژەی ئێعدام لە سەردەمی ڕۆحانی لە چاو ساڵانی ڕابردەوە زیادی کردو و تەنانەت سەبارەت بە مێرمەنداڵانیش دەوڵەتی ڕۆحانی کارنامەی ڕەشتر لە دەوڵەتەکەی پێشخۆیە. سیر لەوەدایە کە ڕۆحانی چ لە کاتی بانگەشەکانی پێش هەڵبژارن و چ لە مانگەکانی سەرەتایی هاتنە سەرکاری باسی لە مافی شارۆمەندانی دەکرد و هەوڵی ئەدا خۆی وەکو سەرۆکۆمارێکی ڕێفۆرم خواست کە گۆیە هاتوۆتە خەڵک ڕزگار بکات و ئێش و مەینەتی خەڵک کەم کاتەوە و خۆی دەرخاست. بەڵام کارنامەی ڕۆحانی سەرمێنەری چەند ڕاستێکی دووپاتکراوە لە کۆماری ئیسلامیە. یەک ئەوەی کە هەموو ئەو بانگەشە و تەبلیغاتە تەنیا بۆ ئەوە بووە خەڵک هەم بدەن بەشداری لە هەڵبژاردن بکەن. خەڵکێک کە هیوادار بوون بە هاتنی ڕۆحانی ژیانیان باشتر لە سەردەمی ئەحمەد نیژاد بێت. دوو، گۆڕانی سەرۆکۆمار لە حکوومەتی کۆماری ئیسلامی نابێتە هۆی گۆڕان لە سیاسەتە ناوخۆیەکان و لە چوارچێوەی ڕژیمێکی ئاینی و داخراو وەکو کۆماری ئیسلامی ڕێفۆرم و چاکسازی و مافی مرۆڤ مانایەکی نییە و نابێتیش. سێهەم، ڕۆحانی تەنانەت یەک مەئموریەت و ئەرکی هەیە لەم قۆناغەدا، ئەویش تا بۆی بکرێت لە دۆسیە ئەتۆمی کاتی پێویست بەدەست بێنێت تا ئەو جێگای ئیمکانی هەیە بگاتە ڕێکەوتنێک تاوەکو کۆماری ئیسلامی لەم قەیرانە ئابوووریە ڕزگاری بێت، تەنانەت ئەگەر کاتیش بێت واتە ڕۆحانی سەرۆکۆمارێکە بۆ چارەسەری کێشەکانی لەگەڵ جیهانی دەرەوە و لە ئاست ناوخۆ هەموو ئەو تەبلیغاتە تەنیا بۆ فریودانی خەڵک بوو. چوارەم، هەڵسوکەوت و کردداری ڕفرمخوازان لە کاتی پاڵپشتی لە ڕۆحانی سەلماندی کە ئەو گروپە و بەتایبەت ڕێبەرانیان کەسانێک وەکو خاتەمی تەنیا ئامانجیان پاراستنی دەسەڵاتی کۆماری ئیسلامیە و هیچی تر و ئەگەر پێویست بکات بەدەیان جاریتر خەڵک فریو دەدەن. باسی کۆتایی ئەوەیە کە سەرۆکۆماری ئیحتیداڵ و ئومید لە نیویۆرک دەڵێت ئێمە ڕۆژنامەنگاری زیندانیمان نییە و باسی مافی مرۆڤیش باسێکی فەرهەنگیە و دەرەنجامی جیاوازی فەرهەنگی کۆمەلگاکانە. جا بەو واتانە ڕۆحانی نیشانیدا چەندە باوەڕی بە مافی شارۆمەندانی هەیە. و لە ڕۆژهەڵاتی ناوڕاست و لە کاتێکدا کە هێرشە ئاسمانەکانی هێزە هاوپەیمانیەکان با سەرۆکایەتی ئەمریکا دژ بە داعش لە عێراق و سووریا درێژەی هەیە، عەلی شەمخانی دەبیری شورای عالی ئەمنێتی ملی کۆماری ئیسلامی بۆ چاوپێکەوتن لەگەڵ بەرپرسانی لوبنان و سووریا سەردانی ناوچەکەی کردووە. ناوبراو ڕۆژی سێشەمە لە ڕێگای بەیروتەوە گەیشتە دەمێشق پایتەختی سووریا و لەگەڵ بەشار ئەسەد سەرۆکۆماری ئەو وڵاتە کۆبووە. بە پێی راپۆرتی هەواڵنێری ئێرنا، هەواڵنێری ڕسمی کۆماری ئیسلامی شەمخانی بەشار ئەسەدی دڵنیا کردوێتەوە سیاسەتی سەرێکی کۆماری ئیسلامی بۆ پشتیوانی لە ڕژیمەکەی ئەسەد بە گەرموگوڕی درێژەی هەیە. راپۆرتێک لەم پەیوەندەدا لە کاتێکدا کە هێرشە ئاسمانیەکانی هێزی هاوپەیمانەکان بە سەرۆکایەتی ئەمریکا دژ بە داعش لە عێراق و سووریا درێژەی هەیە، عەلی شەمخانی دەبیری شۆرای عالی ئەمنیەتی ملی کۆماری ئیسلامی بۆ چاوپێکەوتن لەگەڵ بەرپرسانی لوبنان و سووریا سەردانی ناوچەکەی کردووە. ناوبراو ڕۆژی سێشەمە لە ڕێگای بەیروتەوە گەیشتە دەمێشق پێتەختی سووریا و لەگەڵ بەشار ئەسەد سەرۆکۆماری ئەو وڵاتە کۆبووەوە. بە پێی راپۆرتی هەواڵنێری ئێرنا، هەواڵنێری فەرمی کۆماری ئیسلامی، شەمخانی بەشار ئەسەدی دڵنیا کردوێتەوە سیاسەتی سەرەکی کۆماری ئیسلامی بۆ پشتیوانی لە ڕژیمەکەی ئەسەد بە گەرموگوڕی درێژەی هەیە. کۆماری ئیسلامی لە سەرەکیترین پشتیوانانی ڕژیمی بەشار ئەسەدە و لە سەرەکیترین وڵاتانێکە کە خوازیاری درێژەپێدانی سەرۆکۆماری ئەسەدە. جیا لە بەشار ئەسەد، شەمخانی دیداری لەگەڵ سەرلەشکەر عەلی مەملوک دەبیری شۆرای ئەمنیەتی ڕژیمی ئەسەد هەبووە و بە پێی راپۆرتەکان
هەردوو لا دوایین ئاڵوگۆڕە سیاسی و ئەمنیەتیەکانی ناوچەکە و سووریایان تاوتوێ کردووە. شەمخانی ڕۆژی دووشەممەی حوتوی ڕابردوو لە تارانەوە گەیشتە بەیروت پێتەختی لوبنان و لەو وڵاتە لەگەڵ حەسەن نەسڕڵڵا دەبیرەکولی حیزبوڵڵای لوبنان تەمام سەلام سەرۆکوەزیر و نەبیە بری سەرۆکی مەجلس کۆبووەوە. ئێرنا هەواڵگری فەرمی کۆماری ئیسلامی دەڵێت شەمخانی لە کۆتایی دیدارەکەیدا لە بەیروت لەو توێژ لەگەڵ هەواڵنێراندا باسی هاوکاری و پشتیوانی و پڕچەکردنی ئەرتەشی لوبنان بۆ ئەو چەکانەی پێویستیان پێیەتی لەلایەن ئێرانەوە کردووەتی. ئەم هاوکاریانە لە سەردانی سەمیر موقبل وەزیری بەرگری لوبنان بۆ تاران دەدرێت بە لوبنان. هەواڵگریەکانی ئێران لە زاری شەمخانیەوە سەبارەت بە سەردان و دیدارەکەی لەگەڵ سەرۆکی مەجلسی لوبنان باز لەوە دەکەن کە ناوبراو سەبارەت بە هێرشکردنە سەر داعش وتوێتی ئێمە شانازی دەکەین کە ئێستاش ئاڵا هەڵگر و یەکەمین و سەرەکیترین بەرهەڵستکاری ڕەوتە تێرۆریستیەکان لە ناوچەکە داین و لە داهاتووشدا هەروە دەبین. هەواڵگری فارس دەڵێت شەمخانی سەرۆکایەتی هەیئەتێکی ئەمنیەتی و سیاسی دەکات بۆ سەردانی دوو وڵاتی ناوچەکە. حسین ئەمیر عەبدوڵڵاهیان جێگری ئوموری عەرەبی وەزارەتی دەرەوەی کۆماری ئیسلامی یەکێک لە هاوڕێیانی شەمخانیە. سەردانەکەی شەمخانی لە کاتێکدایە کە هاوپەیمانی دژی داعش بە سەرۆکایەتی ئەمریکا خەریکن هێرش دەکەنە سەر بنکەکانی ئەو گروپە تۆنداژۆیە لە سووریا و عێراقدا. کۆماری ئیسلامی لە وەڵام بە داوەت نەکردن بۆ دانیشتنی وەزیرانی دەرەوەی هاوپەیمانی دژی داعش لە پاریس دەڵێت ئامادە نییە هاوکاری ئەو هاوپەیمانیە بکات و هاوکات محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی دەڵێت هەندێک لە ئەندامانی هاوپەیمانی دژی داعش پێشتر خۆیان پشتیوانی ئەم گروپە بوون. هەروەها حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئیسلامی ئێران بەم نزیکانە لە وتوێژێکی تەلەڤیزیۆنیدا لەگەڵ کەناڵێکی ڕووسیادا وتوێتی ئەمڕۆ کەسانێک قسە لە هاوپەیمانی دەکەن کە هەندێکیان لە ساڵانی ڕابردوودا لە بواری ماڵی و چەک و چۆڵەوەی یارمەتی داعشیان کردووە. بەڵام کۆماری ئیسلامی لە 3 ساڵ لەمەوبەرەوە بەپێی داخوازی وڵاتانی سووریە و عێراق لەگەڵ ئەو گروپەدا شەڕ دەکات. بابەتێک کە لە ڕۆژانی ڕابردوودا لەلایەن بەرپرسانی حکوومەتی هەرێمەوە سەبارەت بە بەشداری کۆماری ئیسلامی لە شەڕ دژی داعش بە درۆخراوەتەوە. بەڵێ خۆشەویستان لا درێژەی بەرنامەی لاپەڕەی حەوت و تەحلیلمان سەبارەت بە پرسەردانی شەمخانی بۆ سووریا و لوبنان یەکەم ڕەنگە کۆماری ئیسلامی ترسا بێت کە هێرشی ئەمریکا و هاوپەیمانانی بۆ سەر داعش لە سووریا جۆرێک گۆڕان لە هاوکێشەکانی ناوچە بخۆڵقێنێت کە ببێتە هۆی دوورکەوتنەوەی دمشق و بەیروت لە ئێران و بە هەر شێوە کێشەکان بەرەو ئاراستەیەکی دیکەدا بڕۆن بەتایبێت ئەوەی کە ئەو کارەی ئامریکا دەتوانێت جۆرێک لە هاوسۆزی و هەستی ئەرێنی لە ناو خەڵکی ناوچە و بەتایبەت لە لوبنان و سووریا بەرامبەر بە ئامریکا پێک بێنێت. ڕاستی ئەوەیە کە لێدانی داعش ئەویش بە سەرۆکایەتی ئامریکا دەتوانێت بەرەی ئێران بخاتە سوچێک و تەریکیان بخاتەوە. بۆیە پێویستە تاران بە خێرایی دیپلۆماسی خۆی لە وڵاتانی هاوپەیمانی چالە بکاتەوە و لە ئەهرۆمەکانی کەڵک وەرگرێت بۆ ئەوەی کە نیشانی بدات هێرشی ئەمریکا بۆ سەر داعش لە پێناو بەرژەوەندیە هاوبەشەکانی خەڵکی ناوچە و ڕۆژئاوان نییە و تەنیا بۆ پاراستنی بەرژەوەندەکانی خۆیانە یان بەو شێوەیە کە تاران پرۆپاگەندەی بۆ دەکات داعش خۆی بەرهەمەی سیاسەتەکانی ئەمریکایە لە هەرێمەکە و ئێستا بۆ بە ئاستەنگێک لە بەرامبەر خودی ئەو وڵاتانە. بۆیە تاران لە یەکەم ڕۆژی هێرشی ئەمریکا بۆ سەر داعش لە سووریا بە شێوەیەک هوشداریدا ئەوە پێشێلکردنی سەرۆی سووریەیە ببورن سەروەری سووریەیە. و لە خاڵی دووهامدا ڕەنگە وەکو شەڕی ئەفغانستان کە دەرکەوت لە نێوان تاران و واشنگتۆن هەندێک هاوکاری هاتە ئاراوە و ئەو دوو وڵاتە بە شێوەی کاتی هاوکاری یەکیان کرد. ڕەنگە ئێستاش لە شەڕی داعش و ئەمریکاش بەرژەوەندی هاوبەش وای کرد بێت کە بە پێچەوانی ئەوەی کە ئێران ئەندامی بەرەی هاوپەیمانان نییە بەڵام ناڕاستە و خۆی یارمەتی هاوپەیمانان بدات و بەشدار بێت لەو شەڕەدا کە ئەگەر وابێت کۆماری ئیسلامی بە پێویستی دەزانێت کە گەرانتی بە سووریە و هێزەکانی سەر بەخۆی لە لوبنان بدات کە لە هەر ئەگەرێکدا سیاسەتی درێژخایانی و استراتیژیکی لەمەڕ ناوچەکەدا ناگۆڕدرێت. بۆیە شەمخانی ڕاشکاوانە دەڵێت ئێمە بەدڵنیایەوە تاسەر پاڵپشتی لە حکوومەتی بەشار ئەسەد دەکەین. گویا دەیەوێت دوای نیشان بدات کە بە هیچ شێوەیەک واز لە حکوومەتی باسی سووریا ناهێنێت و دمشق نابێت نیگەرانی ئەوە بێت کە لەم قۆناغەدا ئەگەر لە نێوان ئەمریکا و ئێراندا هەندێک هاوکاری کاتی بێتە ئاراوە. بەڵە خۆشەویستان دەچینەوە ئێران و سەرەتای وەرزی پاییز مانگی ڕەزبەر ڕێکەوتی ڕەسمی دەستپێکی ساڵی نوێی خوێندن لە ئێرانە. بە پێی راپۆرتەکان دەستپێکی ساڵی نوێی خوێندن
بۆ بنەماڵەی هەر خوێندکارێکی ئێرانی لە نێوان 700,000 تا 10 میلیۆن تمەن هەزینەی هەیە. ئەو هەزینانەش ڕێگریەکی گەورەیە لە چوونی منداڵانی هەژار بۆ ناو قوتابخانەکانی ئەو وڵاتە. بەپێی ئەسڵی سی یاسای بنەڕەتی کۆماری ئیسلامی ئێران دەوڵەت ناچارە خزمەتگوزاری خوێندنی ڕایەگان و بێبەرامبەر بۆ هەموو شارەمەندانی ئەو وڵاتە تا کۆتایی قۆناغی مەتەوەسەتەوە دابین بکات. بەڵام ئەو یاسایە چەندین ساڵە لە بیر چۆتەوە و هیچ بەشێک لە خوێندن ڕەچاوی ناکات. ڕۆژنامەی شەرق خشتەیەکی بڵاو کردوتەوە کە لەو خشتەیەدا لیستی شەهریەی قوتابخانەکانی ئێرانی لە هەموو بەشەکاندا چه دەوڵەتی و چ نادەوڵەتیەکانی دیاری کراوە. بەپێی ئەو خشتەیە قوتابخانەکانی دەوڵەتی بە شێوەی مامناوەندی ساڵانە 300,000 تمەن هەزینەی بۆ هەر خوێندکارێک هەیە. بەڵام ئەو ڕێژەیە لە قوتابخانەکانی نیوە دەوڵەتیەکان گەیشتە 800,000 تمەن و بۆ قوتابخانەکانی ناودەوڵەتیەکان لە 4 میلیۆن تا 7 میلیۆن هەزینەی هەیە. راپۆرتێک لەم پەیوەندەدا و دێمەوەلاتان. سەرەتای وەرزی پاییز مانگی ڕەزبەر ڕێکەوتی ڕسمی دەستپێکی ساڵی نوێی خوێندن لە ئێرانە. بەپێی راپۆرتەکان دەستپێکی ساڵی نوێی خوێندن بۆ بنەماڵەی هەر خوێندکارێکی ئێرانی لە نێوان 700,000 تا 10 میلیۆن تمەن هەزینەی هەیە. ئەو هەزینانەش ڕێگری گەورەیە لە چوونی منداڵانی هەژار بۆ ناو قوتابخانەکانی ئەو وڵاتەیە. بەپێی ئەسڵی سی یاسای بنەڕەتی کۆماری ئیسلامی ئێران دەوڵەت ناچارە خزمەتگوزاری خوێندنی ڕایەگان و بێبەرامبەر بۆ هەموو شارۆمەندانی ئەو وڵاتە تا کۆتایی قۆناغی متەوەسط دابین بکات. بەڵام ئەو یاسایە چەندین ساڵە لەبیر چووەتەوە و هیچ بەشێک لە خوێندن ڕەچاوی ناکات. ڕۆژنامەی شەرق خشتەیەکی بڵاو کردوێتەوە لەو خشتەدا لیستی شەهریەی قوتابخانەکانی ئێرانی لە هەموو بەشەکاندا چ دەوڵەتی و نادەوڵەتیەکانی دیاری کراوە. بەپێی ئەو خشتەیە قوتابخانەکانی دەوڵەتی بە شێوەی مامناوەندی ساڵانە 300,000 تمەن هەزینەی بۆ هەر خوێندکارێک هەیە. بەڵام ئەو ڕێژەیە لە قوتابخانەکانی نێودەوڵەتیەکان گەیشتوێتە 800,000 تمەن و بۆ قوتابخانەکانی نادەوڵەتیەکان لە 4 میلیۆن تا 7 میلیۆن هەزینەی هەیە. بەپێی راپۆرتی ئەو ڕۆژنامەیە قوتابخانەکانی دەوڵەتی لە ساڵی نوێی خوێندن بۆ قوتابیانی یەکی سەرەتایی لە نێوان 250,000 تا 550,000 تمەن شەهریەی وەردەگرن. ئەو دۆخە لە حاڵێکدایە کە وەزارەتی پەروەردەی ئێران ڕایگەیاندووە خوێندن لە قوتابخانەکانی دەوڵەتی ڕایگان و بێبەرامبەر و قوتابخانەکان مافی ئەوەیان نییە هیچ هەزێنەیەک بخەنە سەرشانی خوێندکاران. ئەو قسانەی وەزارەتی پەروەردەی ئێران تەنیا دروشمە و هیچ بەدواچوونەوەیەکی لەسەر ناکرێت و تا ئێستا بنەماڵەی قوتابیان چەندین جار سەبارەت بە هەزینەی شەهریە قوتابیان ناڕەزایەتیان دەربڕیوە. بەڵام وەزارەتی پەروەردە هیچ هەڵوێست و کاردانەوەیەکی لە خۆنیشان نەداوە. بەپێی ئامارەکان لە ماوەی ساڵانی ڕابردوو هاوکات لەگەڵ هاتنە ئارای قەیرانی ئابووری لە ناوخۆی ئێران هەزینە و شەهریەی خوێندن لە وڵاتە بە شێوەی سەرسوڕهێنەر بەرز بووەتەوە. ئەمە هۆکارێکی سەرەکیە بۆ نەخوێندنی منداڵانی بنەماڵە هەژاریەکان. ساڵ بە ساڵ هەزینەی خوێندن لە ئێران بەرز دەبێتەوە. ئەو هەزینەش تەنیا خوێندکارانی سەرەتایی و مامناوەندی ناگرێتەوە بەڵکو بەپێی بەخشنامەی ئەم ساڵی نوێی خوێندنی زانستگاکانی ئەو وڵاتە بەرزبوونەوەی شەهریەی 15 لە سەدی ڕاگەیاندبوو کە ناڕەزایەتی و ڕخنەی خوێندکارانی بەدووەوە بوو. بەپێی یاسای زانستگاکان تەنیا شەهریەی ساڵی یەکەمی خوێندنی زانستگاکان دەتوانێت تا ڕادەیەک بەرز بێتەوە و یاسا ڕێگە نادات کە خوێندنی ساڵەکانی دووهەم بۆ سەرەوە شەهریەکەیان بە ڕادەیەکی زۆر هەڵکشێت. وەرگرتنی شەهریە لە منداڵان بۆ بەرزکردنەوەی ئاسی قوتابخانەکان لە ئێران لە حاڵەیەکدایەکە زۆربەی قوتابخانەکانی ئەو وڵاتە لە بێ خزمەتگوزاریدایە. قوتابخانەی شیناوی پیرانشار نمونەی ئەو قوتابخانەی ئێرانە کە بەهۆی نەبوونی خزمەتگوزاری سەرەتایی کارەساتی قەرەبوو نەکراوی لێکەوتووە و بەهۆی ئاگرکەوتنەوە لەو شوێنەدا دوو خوێندکاری کشت بوونەتە قوربانی و زیاتر لە 30 خوێندکاری تریش بە توندی تووشی سووتان بوون کە هێشتا بەهۆی سووتاندن لە دۆخێکی خراپی دەرونیدان و هیچ هیوایەکیان بۆ درێژەدان بە خوێندن نییە. بەڕێزانی لاپەڕی حەوت ساڵی نوێی خوێندن لە کاتێکدا لە ئێران دەستی پێکرد کە هەواڵێکی سیر لە میدیاکانی بڵاو کرایەوە کە گۆیە بەڕێوەبەری مەدرسەیەک خوێندکارانی بەپێی ئەو پارەیە کە داویانە کردووە بە دوو بەشێکانی لە هەندێک لە ئیمکاناتی مەدرسەکە بێبەش کردووە. ئەو هەواڵە ئەوەندە سەرنجڕاکێش بوو کە تەنانەت بەرپرسانی حکوومەتی ئیسلامیشی وەدەنگهێنا. ئەگەر ئەو ڕووداوە تەنانەت لە دەرەوەی سیاسەتەکانی کۆماری ئیسلامیش پێناسە بکەین و بڵێن بەڕێوەبەرێک سەرخۆ دەستی داوەتە ئەو کارە دیسان سەلمێنێری هەندێک ڕاستی تاڵە لە کۆمەڵگای ئێران و لە ئاس سیاسەتەکانی حکوومەتی ئیسلامی. یەکەم ئەوەی کە ئەو هەواڵە نیشاندەری ئەوەیە کە
ئەخلاق و مۆراڵی کۆمەڵگای ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی تا ئەو ڕادەیە دابەزیوە کە تەنانەت بەشی فەرهەنگی ئەو کۆمەلگایشی گرتووەتەوە و ئێستا مامۆستایان سمبولی مرۆڤایەت بوون ئەوانیش قوتابیان بە پێوانەی پارە و پوڵ هەڵدەسەنگێن و دەرفەتیان بۆ دابین دەکەن واتە بێ ئەخلاقی تا دوایین و پاکترین بەشەکانی کۆمەڵگای ئێرانی ژێردەسەڵاتی حکوومەتی ئیسلامی نفوزی کردو و نادادپەروەری و جیاوازی چینایەتی و نایەکسانی تەنانەت لە بەشی پەروەردەی ئێرانیش بۆ بە بەشێکی باو ئەوەش دەسەلمێنێت کە ئەو کۆمەڵگایە تەنانەت لە بواری ئەخلاق و مۆراڵیش بەرەو داڕمان و ڕوخانی یەکجارەی دەڕوات ڕابڕێک و دێمەوەلاتان بەڵێ لە خاڵی دوو هەموو جگە لە مەواردێکی لەو شێوە ئەوە ساڵهای ساڵە کە فێرگە و مەدرسەکان هەر ساڵ بەدەستپێکی ساڵی نوێی خوێندن یان لە کاتی تۆمارکردنی ناوی قوتابیان داوای پارە لە بنەماڵەکان دەکەن سەیر لەوەدایە کە بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران هەر ساڵ یان حاشا لە ڕاستیە دەکەن یان دەڵێن نابێت پارە بستێنن بەڵام بە پێچەوانەوە و هەر ساڵ فشار دەخەنە سەر بنەماڵەکان بۆ ئەوەی پارە بدەن تەنانەت جاروبار هەڕەشە دەکەن ئەگەر پارە نەدەن ئەوە ناوی منداڵانیان تۆمار ناکەن لە ماوەی خوێندنیش هەر بەو شێوە جاروبار داوای یارمەتی لە بنەماڵەکان دەکەن کە هەڵبەت زۆربەی بنەماڵە هەژارەکان بە دژواری ئەو پارە دابین دەکەن ئەوە لە کاتێکدایە کە بەپێی یاسای هەمیشەیی کۆماری ئیسلامی خوێندن تا ئاستی زانکۆ دەبێت بە خۆڕایی بێت و دەرفەتی خوێندن بۆ هەموو منداڵێک دابین بکرێت کە هەڵبەت لەو بوارەشدا حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران هەرگیز نەیتوانی بەڵێنەکانی بباتە سەر و لە کاتی ئێستادا ملیۆنها کەس لا منداڵانی ئەو وڵاتە دەوڵەمەند تەنیا لەبەر هەژاری وازیان لا خوێندن هێناوە بەڵێ بینەرانی خۆشەویستی بەرنامەی لاپەڕەی حەوت بەم شێوەیە بەرنامەکەمان پێشکەشکردن هیوادارم کە بەدڵتان ببێت تا بەرنامەیەکی دیکە کات خۆش